لە هاوینی ساڵی 2023 کاتێک کە خۆم خوێندکاری بەشی کۆمپیوتەر بوون، ویستم پەرە بە بوارەکەی خۆم بم. سنتەری چالاکی گەنجانی شۆڕشم هەڵبژار بە هۆکاری ئەوەی هەم کۆرسەکانیان بێ بەرامبەر بوون، هەم ئەو کۆرسە بوو کە من بە دوایدا دەگەڕام. هەستێکی تەواو جیاوازەوە شانازیە بە خۆمەوە کە من خۆم ڕۆژگارێک لێرە خوێندکار بووم و ئێستاش مامۆستام. لە سەردەمی ئەمڕۆدا زیرەکی دەستکرد بە تەواوەتی بەشێکی ژیانمانی کۆنتڕۆڵ کردووە. بۆیە منیش هەمیشە پێشنیارم بۆ خوێندکارەکانم کردووە کە لە بابەتی کۆدینە دەتوانن زیرەکی دەستکرد بەکار بهێنن بۆ کاراسانیکردنی کۆد نووسینەکان. بەڵام هەمیشە ئەوەم پێیان وتووە کە خودی مرۆڤ خۆیەتی زیرەکی دەستکردی دروست کردووە، بۆیە دەکرێت بیرکردنەوەکانی خۆمان زۆر لە زیرەکی دەستکرد باشتر بێت. تەنها دەست پێ بکە ئەگەر هەنگاوەکان تێش بچووک بێت. ڕاستە هەنگاوێکی سەرەتا هەنگاوێکی قورسە، بەڵام گرنگترین هەنگاویشە بۆ ئەوەی کە تۆ بچیتە نێو جیهانی بەرەو پێشبوون لە تەکنەلۆژیادا.